باشەوە مۆستا سیستەمی خوێندن ئێستا گەیشتۆتەوە ئاستێک کە ئێوە باسی دەکەن ئەگەر بگات بەو ئاستا تێگەیشتن باشتر دەبێت خوێندن باشتر دەبێت خۆی لەلایەک تەقەنیاتی باش گەیشتە ئێستا تەکنۆلۆژیەکی باش گەیشتە عێراق بە تایبەتی کوردستان ئێمە من ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیک گەنجی کوردستان ڕەنگە لە پێشان بەغدا کول بالکل بوو لە چاو بەغدا ئێستا لەبەر یەک شت گەنجی هەرێمی کوردستان من تەسەوڕ ئەەکەم لە ڕووی تەکنیک و شت حتى لە کامیرا و لە ریاضیات و لە تەکنۆلۆژیای کۆمپیوتەر لەبەر یەک سەبەبی ئەلمی ئەڵێم تا ڕادەیەک ئەتوانم زیاتر ینی باشتر پێشکەوتوونە بۆ چونکە لە وەقتی ڕاپەرین لەو کاتێک کە سەدام مابوو ئەمە سەتەلایتمان هەبوو 10 ساڵ 15 ساڵ پێش گەنجی پیانی عێراق گەنجی کوردی هەرێمی کوردستان تێکەڵاو بوون لەگەڵ عالەم بە واسطەی سەتەلایت لەو کاتە سەتەلایت مەمنوع بوو بە بەڵگا ساڵەکان هەبوو ساڵانی کە سەتەلایت مەمنوع بوو لە کوردستان دەرچوو کولیە بوو لە بەغدا دەهات گەنجێک نەی دەزانی کۆنتڕۆڵ بەکاربین بەینەمە ئێمە مناڵی ئێمە دەزانی کۆنتڕۆڵ بین معنای نییە گەنجی کورد زیرەکترن لە بەغدا بەس شارەزاییان زووتر گەیشت هەزارە زیاتر گەیشت بە واسطەی سەتەلایت و ئەنتەرنێت بەڵام تا ئێستاش ماوە طریقەی تدریس طریقەی دەرزدانەوە هێشتا زۆرمان ماوە بۆ ڕێگاکانی نوێ هەندێک دەبی بایەق بدرێت وەک تەکنیک عیبمان نییە ئێستا دەستەڕایقی تدریس هێشتا زۆر ماوە چونکە زۆربایان ئێستا ڕێگەکەوتەکان ماونە بۆ بەرهەمدار نابن بۆ زۆر باشە مامۆستا دەمێ ئەو پرسیارە بکەم ئایا ڕۆشنبیری ڕۆڵی هەیە بۆ دروستبوونی دەروونێکی تەندروست؟ بەڵێ بگومان ڕۆشنبیری من ئەڵێم چۆن ئینسان ئەوەی دەوێت جوان بی کچ ئافرەت حتى پیا و ناوە مکیاج دەموچوای جوانی دەکەن وەنیە؟ من ئەڵێم پیاویش پێویستی بە مکیاجە پێی مکیاجی چی برا؟ هەموو ئینسانە پێویستی بە مکیاجە ئەوە چی ئەڵێ تۆ مکیاجی چی؟ برا سەقافە مکیاجی ڕۆحی ئینسان دەکات چونکە تۆ من کە سەقافەم هەبێ زمانی ئاشتین دەبێ بۆ چونکە گەر بتوانم من فێرەم ماڵ بکەم توانام دەبێ یعنی بڵێم توانام هەیە کە ئیقناعی تۆ بکەم بە زمانی عەقل زمانی بۆ کەس بەکار ناینێ چێ زمانی هەڵچوو من وا دەکەم ئەوە نەتوانی بە عەقلەوە سەقافە فێری تۆ دەکات سەری تۆ سارد بێ دڵی تۆ گەرم بێ یعنی بە زمانێکی سەری سەر قسێکەی بەڵام دڵت گەرمە ئیمانێکی بە قووەت هەیە من نەتوانم بە زمانی عەقل ئیقناعی تۆ بکەم بە هاوارکردن دەکەم ئەوە دەلیلە ئەوە بەڵگەیە چێ فێری من دەکات ئیقناعی تۆ بکەم بە زمانی عەقل و عیلم سەقافەت بەلەبەر هەندێ ئینسان کە سەقافەی ئەبێ دەرچووی ژیان ئەبێ نەبەس دەرچووی ژیانێ هەیە دەرچووی ژیانە زیرەکتر دەرچووی ژیانێ زۆر ڕاستە لەبەر سەقافەی گشتی باشە